کارگاه 78 میلیون پرچین آیسکریمان دمه که ده درست دکه. صد و هفت و سه جورن آیسکریمان اف کارگاه درست دکه. کارگاه آیستار لپیرامگرون دمه دین کردستان رو داوه دا ببینن. آیستار مزنترین کارگاه دروست کرنا دهان جورن آیسکریمانه لطوای هرما کردستان. اف کارگاه 24 دمجمیران کار دکه و دکاره در روژه که ده هیا 2,600,000 دانه این آیسکریمان درست بکه. اف کارگاه لنافچه پیش سازی یا باجارو که پیرامگرونه 30 کیلومتران جه باجار سلیمانی دوره. دو میلیون و 600,000 پارچین او های آیسکریم دناب اوی کارگاه مدرن دا بش برامینانه در روژه که دا تن برامانین 400 گنج ین پیرامگرون ین سلیمانیه ین دوکان دناب اوی کارگاه دا 15 هلن برامانینش بود درست کرنا جدهان جورن آیسکریمان دناب اوی کارگاه دا کار دکن و وان آمیران هموان بره بند. میدین کردستان ایجار دا بینرین مین روداوه بینرین میدین کردستانه اسکرین برهمن خمالی امی مدرن ترین کارگاه لسر آست همو کردستان و عراق نیشانی هوا بدین که چوا بشه وانی برهمنانه دکاره وان همو آیسکریمان برای وان آمیرین اوتوماتیک و روبوتیک درست بکن. بر همین وی کارگاه لسر 31 بشان هاتینا پارو کرن و همو بهفره دبن 173 جورن جده. دریم، وایون، پاپ ستار، تویست پن، تانگو، گولدی، دایموند و لیو براندن کارگاه آیستارن. ئێمە گروپی کۆمپانیاکانی پێنجێن لە ساڵی 2021 دەستمان کرد بە دروستکردنی کارگەی ئایسکرێمی ئایستار لە سەر ڕووبەری 32,500 مەتر دووجە و لە ساڵی 2023 کارگەکەمان تەواو کرد و لە هەمان ساڵدا توانیمان بەرهەمەکانمان بخینە بازاڕەوە بە براندی ئایستار و لە ساڵی 2023 لەبەر خواستی زۆرینەی داواکاری کە لەسەر براندەکەمان هەبوو بیرمان لەوە کردەوە کە کارگەکەمان فراوان بکەین و لە ساڵی 2024 کارەکەمان جێبەجێ کرد و توانیمان هێڵی بەرهەمێنانمان زیاد بکەین لە 9 هێڵەوە بۆ 15 هێڵ و لە ئێستادا ڕۆژانە زیاتر لە 2,600,000 پارچە ئایسکرێم بەرهەمدێنین بە زیاتر لە 170 جۆر و ڕەنگ و تامی جیاواز و بە خۆشحاڵیەوە کارگەی ئایستار توانیوێتی هەلی کار بۆ زیاتر لە 450 گەنجی شاری سلێمانی و پیرەمەگرون و دوکان و ناوچەکە بەگشتی بڕەخسێنێت. هەموو ئامێرانەی کە بەشی بەرهەمێنان بەکاری دێنین بۆ دروستکردنی ئایسکرێمی ئایستار هەمووی دروستکراوی وڵاتی ئیتاڵیان. ئەم ئامێرانە زیرەکترین و باشترین ئامێرەکانن لەسەر ئاستی جیهان. 15 سادهی جه بکارهنرین برهمن وی کارگه زاروکن. روزانش بو بشه برهمنانه دبا 200 تن آیسکریم آماده بکن. 15 تن شیری، 3 تن کرامل، 6 تن سس به دو جاران، 6 تن دو جورن بسکیتان
ji bo drûstkirina ayskirêman bi kar tînin. ئێمە وەکو بەشی بەرەمهێنان 15 هێڵی ئینتاجمان هەیە کە هەر هەمویان پول ئۆتۆماتیکن و بە ڕۆبۆت ئیشەکەن و کارمەندەکانیشمان نزیکەی 400 کارمەندمان هەیە هەمویان خەڵکی پیرەمەگرون و دووکان و سلەیمانین و تەدریب کراون بە باشترین شێوە هەر نەفەرێک و لەسەر جیهاز و شوێنی خۆی. جیهازەکانمان هەر هەمووی بە لاستیک دروستکراوە کە هیچ زەرەرێکی نەبێت لەسەر ئینتاجەکە. وجهازمان هەیە سرعەتی لە 9010 پێەکە تا 12 و 14 و 16 و 18 هزاریشمان هەیە و هەندێک جیهازیشمان 5 جۆر دروستەکە و هەیە 7 جۆر تاک و جیهازمان هەیە تا 15 جۆر ئایسکرێم دروستەکە. کاپاسیتی ئینتاجەکەمان لە 24 ساعتان نزیکەی 200 تن میکس ئەتوانین بەرهەم بێنین. Beşê berhemhênanê bi dirêjaiya 171 kîlometran an ku 1.5 stîkên ayskirêman bi kar tînin. Bînerên Mêdîn Kurdistanê ev hêlana drûstkirina Icewater an ku coreke ayskirême melalî duyekê ji ra digotê extem zaroma digotê girê mestî ev corên hene bi tamên cawaz mîkîzê durust dike. Ev hêlaneyekî ji hêlên mezin e pirê evan fîlerên hene û qaliba evan cure girêmezçay an ku Icewatera çêdike 562 qalib têdane her qalibekî ji wan jî 16 ji wan çêdike. Ev fîlerên hene herêkî ji wan rengekî dane û nîva wan jî digore piştî hemû têne drûstkirin û pirtkirin têne beşê stîkerê. Taban pila germatiyê li nava qaliban da سی پلین گرماتی نه بن صفره دا آنکو ماینسن تیتا بش استیکره استیکر جی اپریا اوی روبوته هنه اوان استیکرین هنه پردکن پیلینگه و پیشتینگه دیسان دو 16 استیکر اندانه تیتا اوی بشی اف بشانه فیلرانه بجوره که دن یه آیسووتره کپریا وان تیتا چکنن بله بوی جوره هنه کار پینا کن هیدی تی جام داندن حتی دیگه ev beşehane dama dige ev beşehane du robot ji qalibî werdigirin û dixin nava nayûnekê taybet 4 dane vê derê ne 4 dere ji aliyê dinin du duwe dixin nav da piştî hêwaş tê katkirin û diçe berdem beşê pakêtingê beşê pakêtingê jî çend gencek li ser kar dikin hem li kualitiya evê ayşvoterê an ku vê jûra ayskirêmê dinêrin hem jî li aliyê pakêtingê dinêrin û dîv da dixin nava pakêtan da. Kapasitî hêza evî amîlehenê hindê mezin 12,000 daneyên ewha tek demjimêr da durust dikin. Ev kargehe taybet e bi drûstkirina du corên piskêdan. Hemû berhemên vê kargehê ji bo beşê berhemênana kargeha Aystar in. Sêzdeh hêlên beremanîna vê kargehê her yekê ji wan e 5 heya 15 corên bi tam û şêweyên cudayên ayskirêman durust dikin. ئێمە لە هۆڵی بەرەمێنان ڕۆژانە بە سێ شەفی جیاوازە دابەزبووین بسوار کاتژمێر کار دەکەین بۆ ژمارەی کارمەندەکانمان زیاتر لە 400 کارمەندە لەبارەت بە عرفی کارمەندەکانمان لە ناو بەشەکەماندا بریتە لە پاکێجینی ئایسمەکانمان چونکە ئامێرەکانمان ئەلکترۆنین و بە شێوازی ڕۆبۆتی کار دەکەن وە چاودێری ڕاستەوخۆکرێن لەلایەن ئۆپەرەیتەرەکانەوانێ و سەبارەت بە چاودێریکردنی کارمەندانیش بە چەند گروپێکە دابەز بووە هەر سەفتەی لەلایەن کۆمەڵی پیندیدەرەوانێ چاودێریان دەکرێت و کارەکانمان بە ڕێک و پێچی بەڕێوە کرد. سەرەتا کە کارمەند دێتە بەشەکەمانەوانێ پاش پێناساندنی بە پیندیدەرەکان شێوازی دیپێنینیان پێشەکرێت کە بریتە لە چەند پرۆسەیەک بۆ شێوازی تەعاملکردن لەگەڵ یەکتریا شێواز تەعاملکردن لەگەڵ پیندیدەرەکانمانە لە هەمان کاتیشدا شێوازی ئیشکردنەکە.
بە هاوکاری هەموو لایەک هەماهەنگگیەکی تەواومان کردووە بۆ ئەوەی کە کارمەندەکانمان تەواو وەساح بن لە کاتی کارکردندا و تەرکیزی تەواویان لەسەر کارەکان هەبێت و بەبێسترێت. هێزا هێلên دروستکردنا ئایسکرێمان yên vê kargehê ji 9000 heya 18000 daneyan ji aysikrêman di yek demjimêr de berhem tîne. Her hêlekî ji van e heya 10 karmendan birêve dibin û li dawiya hêlê ne. گروپی کۆمپانیاکانی پێنجوێن گرنگیەکی زۆری بەلایانی پیشەسازی داوە بۆ نمونە کارگەی ئاسارێکێک لە کارگەکانمانە و لە ئێستادا دروستکردنی کارگەیەکی نوێی ئایسکرێم لە بواری جێبەجێکردنتەیە کە لە 150 کارەکانی تەواو بووە و دروستکردنی کارگەیەکی کلێنکس بە هەموو جۆرەکانیەوە بە کلێنکسی تەڕ و وشک کە لە 195 کارەکانی تەواو بووە و دروستکردنی کارگەیەکی کارتۆن ئۆفسێت کە یەکێکە لە گەورەترین کارگەکان لەسەر ئاستی کوردستان و هەموو عێراق و دروستکردنی کارگەیەکی لە کیزنانی پاقلەمەنی و چەرەسات و هەموو جۆرەکانی و بە شانازیەوە ئەتوانم بڵێم ئێمە یەکەم کەس بووین کە توانیمان کارگەیەکی بەیکەری دروست بکەین لەسەر ئاستی هەموو کوردستان و عێراقدا کە بە کوالەتیەکی زۆر بەرز بتوانین بەرهەمەکانمان بخەینە بازاڕەوە و هەر جۆرە بەرهەمێک لە ئارد دروست بکرێت لەو کارگەیەدا دروست دەکرێت. Başê pakêtingê nêzîkî 100 karmendan e û li dûv plana kargehê aysikrêman dixin di nava kartonan da û dikin palet û dişînin beşê kûgehê. Beşê amadekirinê di vê kargehê de ji amadekirina karamel, çoklet, piskêt, bestere û beşê teqîm an ku CIP pêk dê. Bînerên Mêdîn Kurdistanê ev hêleka din e ya dروستکردنا aysikrêman corekî ji radibêjne bambo di nava evê kargehê de. Ev hêlehenê evan cure piskîtan dike aysikrêm an ku aysikrêma piskît çawakar dike ev hêlehenê ji 6 qaliban pêk tê yani 6 piskîtên ewha pavra diçin karmendek dibe hemû laynên wê pirî piskît bike duv dadê cem fîlerekî ku dibêjne çoklet spray wê çokletê bêxet navên evê piskîtê de ev piskîte jî ji 8 xaneyan pêk tê duv da diçe beşê fîlînga aysikrêmê li ser didane fîlerekê din ce hemû fîlelerên vê dibe 6 fîl nozel bin ev fîlere henê çi dike tamêzê de dike niha karamel dane wekû hîn dibînin karamelê dixe li ser duv da elbêrê beşê yekem bi dawî hat hêwaş hêwaş wê bîne heta bige evê derê li vê derê jî du karmendin hene dîsan dibe 6 xaneyên din an ku 6 qalibê din pirî piskît bike piskît wê ewha bikeve li ser an ku beşê duwem yê vê aysikrêmê û duv da wê biçe li cem robotan robot jî her bêjin duwazda hel digire û didane li ser hêlekê berîngê prêstê tekirin û diçe beşê cemdandinê li wêrê qonaxa din dest pê dike. Ev qonaxanê dibêjne flex line li vê derê nêzîkî 5 kesan çavdêriyê dikin û hem jî harîkariya evê hêlê dikin. Ev hêlehanê dikare heya 14000 aysikrêmên ewha di yek demjimêr de berhem bîne. Taqîgeh ji beşên quality control e ji bo têstin ku li ser berhemên kargehê encam didin amîrên taybet û pêşkeftî bikartînin. ئێمە وەکو بەشی کوالێتی کۆنتترۆلی کارگەی ئایستا ڕۆژانە سەپۆرتی بەشی پرۆدەکشن ئەەکەین و چاودێری هەموو ئەو بەرهەمانە ئەەکەین کە لە کارگەکەمانە بەرهەم ئەهێنرێ و هەر مەوادێک کە تاخڵی کارگە بکرێ لە ڕاو ماتێریال و پاکێجینگ ماتێریاڵەکان هەمویان پێویستە بە فیلتەری تاقیگەیە تێپەڕ ببن ئەو کاتە بەکاربهێنرێن بۆ ئەوەی کە بەرهەمێکی تەندروست باش و کوالەتی باش بخەینە بازاڕەوە لەبەر ئەوەی زۆربەی بەکارهێنەرانی بەرهەمی ئێمە منداڵن بۆیە پێویستە زۆر گرنگی بە تەندروستی بەرهەمەکانمان بین
ئێمە ڕۆژانە چەند تێستێک ئەنجامین بۆ هەموو ئەو بەرهەمانەی کە لە کارگەکەمانە بەرهەم ئەهێنرێت فیزیکال تێستەکان و کیمیکال تێستەکان و مایکرۆبیال تێستمان هەیە هەر تێستێک بۆ ئەوە ئەەکەین کە دڵنیا بینەوە لە تەندروستی بەرهەمەکەمان بۆ ئەوەی بەرهەمێکی کواڵەتی بەرز و تەندروستی باش بخەینە دەستی کڕیارەکانمانەوە. یازده کارمند بشی کوالیتی کنترل دا کار دکن هنک جوانه دناوا تاقیگه دنه و هنک دنجی دناوا بشی برهمینان ده بردوام دیگرن باشه کاک راوش هبونا کارمندن کوالیتی کنترل بچه هوا دناوا بشی برهمینان ده و لسر آمیرا بو چو کاره کینه تمان دمه ده هن چه دنیرن هن ساعت کنه چه؟ تاگ دلێر گرنگترین بەشی کارگەکەمان بریتە لە کوالیتی کۆنترۆل ئێمە ڕۆژانە لە ناو پۆلیۆ بەرەمێنان گرنگترین ئەرکی ئێمە بریتە لە چاودێریگرنی تێستە فیزیکەکان لە نزیک لاینەکان ئەگەنا چەند جۆرێکی تێستی تریشمانن ئەوە تێستە فیزیکەکان لە نزیک لاینەکان بریتە لە شکل و شێوەی ئایسکرێمەکە هەروە شکل و شێوەی ئایسکرێمەکە و ڕنگ و ڕووی ئایسکرێمەکەمان کە بە ستانداردی مامەلەکە دانراوە و هەروە دواترە چێتەنەوە فرێزەرەکە و یێتە دەرەوە بەشی پاکێجین دەست پێەکە لە بەشی پاکێجین لەسەر پەیپەری ئایسکرێمەکەمان پێویستە ئەو ستانداردەی کە بۆمان دانراوە بۆی دانراوە بۆ ئایسکرێمەکە ئەوان بریتێت لە دەیتی دروستبوونی ڕۆژەکە و هەروە بەرواری بەسەر چوون کە زۆربەی ئایسکرێمەکانمان یاخود هەموو ئایسکرێمەکانمان بۆ ساڵێکە باشه این چهارشون کنترۆla هەمووی بکەن و هیچ چەند کارمەندن ئێمە بە سێ شەفت کارەکەن ڕۆژانە کارگەکەمان لە سێ شەفتا کارەکە وەکو کوالیتی کۆنترۆل نزیکەی دەنەفەری کە بە بەردەوامی بەسەر لاینەکانە ئەگەڕین لە کاتی هەبوونی هەر کێشەیەک توانەیە ئەومانەیە و سەلاحەتی ئەومانەیە جیازەکان ڕابگرین بۆ لە پێناو بەرهەمێکی ئازبەرز و کوالیتی باشە. دهان جورن آیسکریمان بو یکم جاره دناوا کارگاه آیستار دا تین درست کرن بر همین وکارگیل توای عراق و کردستان تین فروتن کارگه جی گرنگی به طعم و کوالیتی آیسکریمن خود ده ئامانجی ئێمە لە دروستکردنی هەموو ئەم کارگانە تەنها بازرگانیکردن نییە و ئامانجی ئێمە ئەوەیە بتوانین گەنجی وڵاتی خۆمان فێری کاری پیشەسازی بکەین و ئامانجی ئێمە ئەوەیە وڵات بەرەو پێشەوە بەرین ئامانجی ئێمە ئەوەیە بتوانین بەرهەمەکانمان بە بەرزترین کوالیتی بخەینە بازاڕەوە بۆ نمونە کارگەی ئایستار ئێمە بەرهەمەکانمان بە کوالیتیکی زۆر بەرز لە بازاڕەکاندا هەیە بۆ نمونە ئەمە شیر دەکڕین شیر لە وڵاتی هۆڵنداوە هاوردە دەکەین زەید دەکڕین زەید لە وڵاتی مالیزیا هاوردەی دەکەین شوکڵاتە دەکڕین لە وڵاتی ئیسپانیا هاوردەی دەکەین بۆ نمونە جۆرێک لە پسکیتەکانمان لە وڵاتی کەنەدا هاوردەی دەکەین کارگاه آیستار
دبج مازنترین و باشترین کارگهن آیسکریمان لهرما کردستانه و برهمین وان یکن جی باشترین آیسکریم لتوا عراق و هرما کردستانه افجی لکردستان هاتیه دروست کرن افجی میدین کردستانه